5 ساڵ زیاتر بە جۆرەها شێواز تەنگەژە بە من هەڵدەچن بۆ ئەوی واز بینم کە بمەوە بێدەنگ بم هەر لە داخستنی ئەو هۆمپەیج و ئەکاونتە هەر لە هەوڵی تیرۆرەکە هەر لە چەند جارێک بانکێشکردنی براکانم بەڵام ئەلحەق بەڕێزەوە گفتوگویان کرد بوون یعنی گویا نەسیحەتی بکەن عمرم 57 ساڵە هەوڵی گۆڕانکاری لەناو کۆمەلگا دەدەم 5,000 کیلۆمەتر لێیان دوورم دەڵێن بڕۆ نەسیحەتی کرێ خەڵک کوڕی خۆی عمری 10 ساڵە لە بن پیری پێ نەسیحەت ناکرێ بەهەرحاڵ لەکاتێکدا برای ئۆزەلان لە تورکیایە لە 78 هەر دەرێ سەرۆک دەم دەگەی و برای شەرەفکەندی برای قاسملۆی کورە دەیان برای ئەو بنوانە دەچن وەکو گوتم ئەزیەتیان نەدابن بەزیتر نەسیحەت بکە دوو کاچ خۆم ئەنگۆ هەر ڕەخنەیەکتان هەیە لە من عەیبە وەرن لەگە من قسە بکەن وەر ڕەخنە لە من بگرن وەرن لەسەر من لەسەر سنگاندنیان ملیۆنە کادیرتان هەیە هەزار تەلەڤیزیۆن عەیبە دەچنە سەر ئاستی نزم چیرۆک دەهۆن ڕۆژێک برایەکەم دەکەنە باسی ڕۆژە چیرۆکێکی قێزەوەندە بۆ خێزانم دروست دەکەن قسەی ئاست بریندار کرد بە دایکم دەدەن بە باوکم دەدەن دوایین قوربانی یەکێک لەو قێزەوەنانەیە ئافرەتە جەماعەتی ڕێبازگەردی گروپی لە شورۆشیە کە بە دەنگ ڕێباز ئەڵێەوە ئایدی مەبوو لە گروپی لە شورۆشەکانی ئێمە بوو لە بۆ ئەوەم دەبرد هاتی ئەڵێ قادر کچە خوشکەشی بە دووکەتیە وا بۆ لە کاتێکدا بەڕێزە من کچی خوشکم نییە نیتم نییە کچی خوشکم نییە تحدا دەکەم ئەوە خۆ من لە ئەوە کونە دیوار نەهاتیمە خەڵک ئەزانن ماڵی ما کچی خوشکمان نییە باش ئەو حکایەتیانی نایتەوە قسەی بریندارکە بە باوکم دەڵێن کێشە ئالان هەمە سەعیدی یارمەتی دەدا هاوڕێیان من قەت جوابی ئەو ساقیی سقوتانە نادەمەوە بەڵام دوو ڕێگا لەمە دوا دەگرمە بەر یەک دەسمە بەڕیتانیا شکات لەو کەسە ساقیتە دەکەم کە تەشیر بە دایکم دەکا بە خێزانم دەکە بە کچم دەکا و دەڵێت تحدای دەکەم بەس قسە بکەم دێمە سوید ئەمە دێمە بەڕیتانیا شکاتش لێ دەکەم نەخۆشی دەرونیت هەیە سەرەتانت هەیە بزانە کودت بەمە دادکەی لەبەر ئەوەی هەم هەڕەشەی تێدایە هەم ئاستەکەی زۆر بریندارکەرەوە لە ئەوروپا یاسا لە بوو هەموو نەخۆشیشەیە بەهەرحاڵ ڕۆژانی داهاتوو دەبینی باشە خەڵکێک دێ دەبی حدودێک دابنێ من جواب نادەم وەزان لە ترسنەوە چییە دوو ماڵی بارزانی ئەگەر بزانم ئەوە بەرنامەیە بڕوا بکە دەبمە مەکی ئامێدی سۆرانی ئەمن چیرۆکی درۆتان لە ناهۆنماوە گۆڤاری سکسی و دەنجی ژن و دەنجی کاوادری پاراستنتان بە بڵاو دەکەمەوە و فەزاعەتی ئەخلاقی ئەمیش دەتوانم دەستی لە بۆ بم تا ئێستا ئەمن هەواڵ زانیاری هەرسەنگاندنم کردیە باش دەزانن وەم لێ مەکەن چتان هەیە لەگە من بکەن ئەم کابراایکی ڕەخنەگرم عەیب بکەن هەزار تەلەڤیزیۆنتان هەیە ئەوەتان هەیە لە پەیزێک دەترسێنیان ئەو هات بەو منداڵ و تاڵانم تێبەرەدەن بەو ئاستە بریندارکردنە قەت وەڵامیان نادەمەوە ڕێچکەی یاسایی لە ئەڵمانیا لە سوید لە بەریتانیا دەگرمە بەر و هاوکات لە ئاغاکان دەدەم بەڕێزان ئەوەی قسەی بەم خوشی من گوتیە کە گوایوەکە گوتمەم کچە خوشکم نییە تحدا دەکەم ئەوە ئالان ئەمە سەعید پارەی دەداوی فەرهاد پیرباری ئەو فەرهادە بڕم بەپرسم لێ فەرهاد پیربار لەوە لێرێ دەکەن سێ کەس باسی کرد لە بۆیان جێڵایمەوە پێی گوت بۆ تو پارەت دەدەنی مەتعی براگەورە بکەوە نیچیرەتی فەسڵ کرد ئەمە تو ماگەڕاندەوە بە شانەواڵی براگەورە بدە جادان چەقەچەقیشی کرد فەرهاد پیربار لەو بارانە لە گەریوی دوای ئەوە فەرهادێک دوو ڕۆژ تەلەفۆنەکە جوابی نادا شۆت دەکات نامەشی جوێنی لۆ دەنارێ ئەوش جوابی دەداتەوە دەرێ چی و جوانە بە من دەدێت نازانێ ئەمن چیم دەرێ بەگونم دەرێ هیچیت کە ئەتو ئایدی من و براگەورە نمای مەسرور بارزانانی مایش جوونی پێداتەوە دەبتەشەڕێت خۆوەرە وەزیری پەروەردە بچی فەرهاد پیربار بە پارە برێ پارە دەدەمێ مەتعوسەنای ئەوە بکە و هەر ئەوە بەخۆم دیتم فۆروەردی وەزیری ئەو ئالا ئەمە سەعیدەی لە میدیا کردبوو بڕوا بکەن لە میدیا کردبوو بەداخەوە سکرین شۆتمان نەکرد ئەوەندە زمان پیس و ئازنە زمن بەڵام کە قسە بە باوکی من دەگوترێ کە بە خوشکم دەگوتری ئەوە ناڵێم بەر ئاوڕێیان ئەوە هەموو ئەوەی سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پارتی بڕۆم بپرسنەگە ئەو چیرۆکەی ئالان ئەمە سەعید درۆپ باشە ئەم سێ کادری پارتی لە بۆیان باس کرد ئەو ئالانە لەگە ڕزگار ئەژی گۆران دەچن کندە شرۆشەچی دوای ئەو لەگە لە شرۆشەکەی تەسیق دەکاتن پێڵاوی دەدزی ئەو ڕزگار ئەژی گۆرانی دەدزی دەستی دەباتە
پاراستن ئەڵێ ئەوە چۆ ماڵی لەش فرۆشش لەو ماڵەیە و ئەوەش ئەوەیە بەس شاتی ئەوە ئاستی ململانەی ئالانە هاتی سەقسە بە من دەڵێ من ئەوە درۆ دەکەم ئەوە تا ڕزگار ئەژی وەخت خۆی لە کوردستان پۆز سەری بڵاو کرابەوە تەلەفۆنی بۆ کوردستان پۆز کرد بوو سوپاسان دەکەم ئەمنتان بە بیر پارتی هینا بەشکم ئاگایچە لێمان بی کورە بەڕێزان کەسی ساقی دێ قسە لەسەر عائیلە مشەڕەفەکان دەکات برای من فەسڵی جامیعەیە دێن قوربانیە لە ڕێخستن بۆ دڵن دەکەنە پیاوی ئەمن باوکی من زیندانی سیاسی جوونی پێدەن با کورتی ئەمن نامە جوابی ئەو ساقی سقوتانە بەس لە ئاغاکان دەدەم فۆکس دەکەم و ئەگە زۆر بێتان بی وعد بی ئەمن واز لە و هەڵسەنگاندن و زانیاری ئەوە بینم بەس وەکومەکی ئامەدی مەلەفی شخصی بڵاوکەمەوە بەشش باشە بە سۆرانی شاه وەما لێ مەکەن کاکە ئەمە ڕەخنەگری سیاسیستان هەیە وەرن لەگەمە بکەن بەس ئەگە بەردەوام بن تەشیر ئاوە بە دایک و باوکی من بکەن هەموو کەزاک و باوکی خۆی خۆش دەوێت دایک و باوکی من شەهیدە هەموو ژیانیان لەناو کۆڵەوەری و قوربانیدان و تێکۆشان بردە سەر لۆر شەش کوڕەکەی کەچی دێن بریندارترین وشێ دەکەن هەر بێ ئەخلاقی کاچ خۆمستانەی وەرن لەگە من بکەن چیەوەڵا خوشی و بە دووکەتیە و کچە خوشی کاکە کچە خوشکم نیە یاوار